سپاس بۆ بەڕێزان جۆشوان و هەروەها بەڕێوەبەری سەرتەری توێژینەوە بۆ ڕەخساندنەی دەرفەتە و دەستخۆشی بۆ هەردوو مامۆستای بەڕێز کە دەستیان قسە سەر کۆمەڵێک بابەتی دێت. دیارە سەرۆکارەداتی ماوەی 13 ساڵە دەبواری ژینگە بە خۆبەخشی کارەکەم و بەڕێوەبەری ڕێکخراوی سروشتی کوردستانە و هاوکار ماوەی 3 ساڵە وەکو ڕۆژنامەنووسی ژینگەیی لە کەناڵی ئاریان تیڤی لەوێ بەرنامەی ژینگە پارێزیم هەیە و هەفتانە ئێمە سەردانی هەموو ناوچانە ئەکەین کە کێشەی ژینگەی هەیە یاخود بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی کار لەسەر لە ڕێگەی ئەو بەرنامەی و کار لەسەر سنەڕووی هەم کێشە ژینگەیەکان هەم بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیەکەین. پێش ئەوەی کە باسی یعنی بۆ بچینە ناو بابەتەکەەوەی پێویستمان بە گەڕانەوە هەیە بۆ مێژووی کارکردنی میدیا لە باشووری کوردستان و گرنگیدانیان بە بابەتە ژینگەیەکان. ئەگەر داتاشۆکە حەز بێت ئەوە زۆر باشە، ئەگەر هەر نەبوو بەردەوام باش. شانسە نییە کاکە نییە. ئەوەی سەرە بەس ئێمە بۆ تێگەیشتن لە با بڵێن کاری میدیاکان لە کوردستان و گرنگیدان و بابەتە ژینگەیەکان پێویستمان بەوە هەیە کە بگەڕێنەوە بۆ مێژووی گرنگیدان بەم بابەتە. بۆ یەکەم جار لە باشووری کوردستان لە کۆتایی ساڵی 1990 تاوەکو ساڵی 1993 لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان ئەو کاتە بەرنامەیەک هەبووە بە ناوی بەرنامەی ئاسۆی زانست کە گۆشەیەکی تایبەتی لە تەرخان کراوە بۆ گرنگیدان بە بابەتە ژینگەیەکان کە لەلایەن مامۆستا موحسین عەلیەوە هەم ئامادە کراوە و پێشکەش کراوە نزیکەی 37 ئەڵقەشی لێ تۆمار کراوە خۆشبەختانە ئێستا جەنابیان لە ژیانایە. و لە دوای ئەوە یەکەمین بەرنامەی ژینگە لە تەلەڤیزۆن لە کۆتایی ساڵی 1992 تا کۆتایی 1993 لە شاری هەولێر تۆمار کراوە بە ناوی بەرنامەی ژینگە و مرۆڤ لە ئامادەکردن و پێشکەشکردنی مامۆستا عەبدوڕەحمان سدیق. دیارە لەوێ لە یەک تەلەڤیزۆنا تۆمار کراوە و دواتر ئەم بەرنامەیە نێراوە بۆ تەلەڤیزۆنەکانی دیکە و لەو تەلەڤیزۆنانی دیکە پەخش کراوە کە ئێستا جەنابیشان بۆ خۆی سەرۆکی دەستەی ژینگەیە. یەکەم بەرنامەی تایبەت بە ژینگەش لە تەلەڤیزۆنەکانی سلێمانی لە 1997 تاوەکو 2001 بەردەوامی هەبووە و کۆمەڵی کوردستانێکی سەوز لە سلێمانی و کاتەکە مامۆستا شەماڵ موفتی سەرۆکی ئەو کۆمەڵەیە بووە ڕۆڵێکی گرنگی تیا بینیوە و بەرنامەکە بە ناوی ژینگەوە تۆمار کراوە و دواتر ئەم بەرنامەیە ناوەکەی گۆڕاوە بۆ ژینگە و ژیان و هەروەها بەرنامەکە هەفتانە لە تەلەڤیزۆنی یەکگرتوون لە سلێمانی تۆمار کراوە و دواتر نێراوە بۆ تەلەڤیزۆنەکانی دیکە لەوێش پەخش کراوە و بەرنامەکە نزیکەی 80 ئەڵقەی لێ تۆمار کراوە. یەکێکی دیکە لەو بەرنامە ژینگەیانە کە هەم بەرنامەی ژینگەی بۆ هەم با بڵێن خوێندنەوەی هەواڵی تایبەت بە ژینگەش بووە لە ساڵی 2002 تاوەکو ساڵی 2003 ئەمەشیان لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان ئامادە و پێشکەش کراوە. ماوەی بەرنامەکە 20 خولەک بووە و لە ئامادەکردنی مامۆستا سەردەست عەبدوڕەحمان بووە لە پێشکەشکردنی خلیفە حوسێن عارف و سۆزان ئەنوەر بووە کە هەوڵدراوە بۆ ئەوەی هوشیاری ژینگەی بڵاو بکرێتەوە و ئەو کار و چالاکیانەی کە کۆمەڵی کوردستانێکی سەوز وەکو یەکەمین کۆمەڵی ژینگە پارێزی کە لە باشووری کوردستان دامەزراوە بتوانن لە ڕێگەی و بەرنامەیەوە بیخەنەوە. یەکەم بەرنامەی ژینگەش لە ڕادیۆیە لە 12/7/1997 تا ساڵی 2001 بەردەوام بووە. هەفتانە لە ڕادیۆی یەکگرتوو دەنگی سلێمانی تۆمار و پێشکەش کراوە لە ئامادەکردنی مامۆستا شەماڵ موفتی و پێشکەشکردنی ستیڤ شێخلەتیف و دیار نییە چەند ئەڵقەی لێ تۆمار کراوە و ئەو کاتە مامۆستا شەماڵ بۆ خۆی لە ژیان بوو کتێبێک نووسی و مێژووی ژینگە و مێژووی کارێ بەکراوە ژینگەکان لە 92 کە تاوەکو 2015 بەداخەوە ئەو کاتە بەوەی ئەو نەخۆشی شێرپەنجەوە من نەتوانی چاوم پێ بکەوێ بەڵام بە ڕێگەی ئیمێڵەوە کۆمەڵێک پرسیارم بۆ ناردوو وەڵامی داوە و هەروەها جەنابی شێخ سدیقیش ئەویش لە ژیان ئاماوە بۆی ئەوان ئەو بابەتانیان پڕفاس کردوتەوە.
و یەکەمین بڵاوکراوەی ژینگەی لە باشووری کوردستان لە 12/2005 ژمارە سفری لە شاری سلێمانی بڵاوکراوەتەوە لەلایەن کۆمەڵی کوردستانی سەوزەوە بووە لە چوار لاپەڕەکێک هاتووە بە قەبارەی ئێفۆر و دواتر لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و مۆڵەتی فەرمی پێدراوە. و دواتر هەمان ئەم بڵاوکراوەیە گۆڕێ بۆ یەکەمین ڕۆژنامەی ژینگەی لە باشووری کوردستان کە بە هەمان شێوەش لەسەر دەستی کۆمەڵی کوردستانێکی سەوز بڵێن چاپ و بڵاوە بکرێتەوە کە درێژە پێدەری بڵاوکراوەکەی گەشتخۆیە. یەکەم گۆڤاری ژینگەیش لە مانگی 5 ساڵی 2006 لەلایەن هێزی دهۆکی فەرماندەیی پێشمەرگەی پاراستنی ژینگەوە دەرچووە کە بە ناوی ژینگەوە بووە و دواتر لەلایەن هەمان فەرماندەیەوە گۆڤاری ئاسووی ژینگە بە شێوەی مانگانە دەرچووە تەمان وەکو بەرچاوبوونێک بۆ هەمووتان ئێمە لە کوردستانە دوو هێزمان هەیە بۆ پاراستنی ژینگە مەسەڵەن لە سلێمانی پۆلیسی دارستان و ژینگە هەیە لە هەولێر و دهۆک هێزی بڵین پێشمەرگە هەیە کە تایبەت بە پاراستنیەوە پۆلیسی دارستان و ژینگەش هەیە بەڵام ئەوان کەمتر ڕۆڵە بین ڕۆڵەکە بۆ فەرماندەی ژینگەی بینە وەکو بەرچاوبوون. یەکەمین گۆڤاری ژینگەی تایبەت بە مناڵان یەکەم ژمارەی لە مانگی 1 ساڵی 2007 تا کۆتایی ساڵی 2008 دەرچووە و گرنگی بە هۆشیاری ژینگەی مناڵان داوە و ئەم گۆڤارە لەلایەن وەزارەتی ژینگەی ئەو کاتەوە دەرچووە و 21 ژمارەی لێ چاپ و بڵاوکراوەتەوە. یەکەم سایت یان یەکەم ماڵپەڕی تایبەت بە ژینگە یەکەم سایت کە هەبووە لەلایەن وەزارەتی ژینگەی کوردستانەوە و کاتە وەزارەت بۆ نەک دەسە یەکەم سایتە بووە و دیارە لەو سایتەش زیاتر کار و چالاکیەکانی و هەروەها بابەتە ژینگەکانی بڵاو کردوێتەوە و دوای ئەوە سایتی پردە بۆ کە لە چوارچێوەی پرۆژەی کرد لەلایەن مامۆستا عەبدوڕەحمان سیدیقەوە سەرپەرشتی کراوە و دواتر ماڵپەڕی کۆمەڵی کوردستانی سەوزە بووە کە زیاتر گرنگی داوە بە باڵین بڵاوکردنەوەی چالاکیەکانی خۆیان و لە هاوکات بڵاوکردنەوەی کۆمەڵێک بابەتی دیکەی ژینگەی کەەوە بە هەر سێ زمان بوو تا ساڵانی ڕابردوو شەو وێبسایتە کارابوو. ئەگەر ئێمە ئێستا بینە سەرەوەی میدیاکان لە باشووری کوردستان ینی بەپێی ئەو ئامارەی کە لەم چەند ڕۆژەی ڕابردوو لە هەم سەندیکای ڕۆژنامەنووسان و هەم لە وەزارەتی ڕۆشنبیری وەرم گرتووە هەموو تەلەڤیزۆنە نێوخۆیەکان لە باشووری کوردستان کە هەیە ژمارەیان 127 تەلەڤیزۆنە کەناڵە ئاسمانیەکان 33 ڕادیۆکان 145 ماڵپەڕی ئەلکترۆنی 105 ڕۆژنامە 260 و گۆڤارەکانیش 713 و کۆی ژمارەی ڕۆژنامەنووسانیش 8500 ڕۆژنامەنووسە ئەمە جیا لەوانی کە تۆمار نەکراون بەدەیان میدیای دیکە هەیە کە تۆمار نەکراوە لە باشووری کوردستان. جا ئێمە گەر بینە سەر ئەوەیە سەم پرسیارەمان لا دروست بێت لە کۆی هەموو ئەم میدیایانە ئێمە چەند میدیامان هەیە کە تایبەت بێ بە ژینگە و یاخود چەندیان بۆ نمونە مەسەڵەن گرنگیان بە ژینگە داوە لە ئێستا ئەوەی کە باسمان کرد لە ڕابردوو بوو و لە کوێی ئەو ڕۆژنامەنووسانش کە 8500 ڕۆژنامەنووسە چەند ڕۆژنامەنووس خۆیان تایبەتمەند کردووە بە بواری ژینگە. ئایا هیچ ڕۆژنامەنووسێکی تایبەتمەندی بواری ژینگەمان هەیە؟ مەسەڵەن چۆن ڕۆژنامەنووسی وەرزشی هەیە بە هەمان شێوە ڕۆژنامەنووسی بواری ئابووری هەیە ژینگەیمان هەیە؟ یەکێک لەو بەرنامانەی کە یان یەکێک لەو کەناڵانەی کە ئەمڕۆ گرنگی بە بابەتەکانی ژینگەدا کەناڵی ئاریان تیڤیە کە لە ڕێگەی کۆمپانیای چەترەوە بەرهەمهێنان دەکات بۆ ئەو بەرنامە بە ناوی بەرنامەی ژینگە پارێزیە لە کەناڵی ئاریان تیڤی پاشە بێت و ماوە لە 23/11/2020 یەکەم بەرنامەی لێ تۆمار کراوە و بەرنامەکە هەفتانەیە و ماوەکەی 30 خولەکە و بەرنامەیەکی مەیدانیە هەر جارە و چێتە ناوچەیەکی کوردستان و تۆمارەکرێت گرنگی بە کێشەکانی ژینگەوە بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیەدا و ئەو بەرنامەیەش بە خۆشحاڵی و لە ئامادەکردنی پێشتر لە پێشکەشکردنی ئامادەکردن و پێشکەشکردن بەڵام لە ئێستا لە ئامادەکردنی منە و تا ئێستا نزیکەی 110 بەرنامەی ژینگەی لێ تۆمار کراوە و لە ئێستادا بەردەوامە لە تۆمارکردن و پەخشکردن. وێبسایتی تایبەت بە ژینگە دیارە ماڵپەڕێکەیە کە بە ناوی ژیانت لەلایەن کاک عومەر کەریمەوە کە ئەگەر هەڵە نەبووم بۆ خۆشی دەرچووی بواری ژینگەیە یعنی وەکو تاکێک بۆ خۆی ئەو وێبسایتی دروست کردووە کە بەڕاستی کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ و بەپێزی هەیە بە تایبەت دەربارەی بابەتی زانستی ژینگە و ڕەگەزەکانی ژینگە کە بەشێکی زۆری وەرگێڕاوە بەشێکی لە ناو کتێبەکانەوە دەرهێناوە لەوێ توانێتی دایبێت کە ئەوە بابەتی وێبسایتێکی گرنگە. یەکێکی دیکە لە وێبسایتانی کە تایبەتە بە ژینگە وێبسایتی ڕێکخراوی سروشتی عێراقە جا لەوەی کەوان کار و چالاکی و پرۆژەکانی خوانی تا بڵاوەکەنەوە هاوکات گرنگیشیان داوە بە بڵاوکردنەوەی کۆمەڵێک لایەنی دیکەی ژینگە.
وبشێکی دیکە لە وێبسایتەکان ینی هاتوون لەناو وێبسایتەکانە مەسەل وێبسایتێکی تایبەتمەند نین بە بواری ژینگە بەڵام هاتوون بەشێکی تایبەتیان تەرخان کردووە بۆ گرنگیدان بابەتە ژینگەیەکانەوە هەواڵانەی کە وەکو بابەتی هەواڵ بێ یاخود وەکو چاوپێکەوتن بێ یان وەکو بڵاوکردنەوەی بابەتی دیکە بێت یەکێک لە وێبسایتانە ئاژانسی ڕۆژویزە کە بە خۆشحاڵی ڕۆژ لێرە وجودیان هەیە کەوان بەردەوام گرنگیان بابەتە ژینگەیەکانیەوە یەکێکی دیکە لەو وێبسایتانە پۆڕی میدیایی خەڵکە کە ئەوانیش بەشێکی تایبەتیان بۆ ژینگە هەیە و یەکێکی دیکە لەو وێبسایتە گرنگانە کە ئاژانسی هەواڵی ژنە کە بەشێکی تایبەتیان کردووە بە بەشێکیان تایبەت کردووە بە ژینگە و پێنج زمان بەردەوامە لە بڵاوکردنەوەی بابەتەکانیان لە زمانی کوردی عەرەبی فارسی تورکی و ئینگلیزی و هەروەها بە کرمانجیش بابەتەکان بڵاوکەنەوە بۆەوەی کە جێگەی خۆشحاڵیە هەموو ئەو وێبسایتەکان بەڕێوە ئەبرێت و ئەو بابەتانە کە بڵاوکرێتەوە لەسەر دەستی ژنەکەەوە بەڕاستی زۆر زۆر جێگەی خۆشحاڵیە و زۆر ینی زۆر بابەتی گرنگی تایە تا یانی نەک تەنها بۆ هەواڵ و بابەتە نێوخۆیەکان بەڵکم بۆ بابەتە جیهانیەکانیش بە ڕووداوە جیهانی ژینگەکانی گرنگیان بۆ لایەنانەشدا و ئەگەر ئێمە بینە سەر و پرسیاری کە ئایا میدیا چۆن ڕۆڵ ئەبینێت لە ڕۆماڵکردنی پرسە ژینگەیەکان یعنی ئەومان زانی کە بۆ منە هەندێک با بڵین بەرنامەیەکی تایبەتی ژینگەیی هەیە و هەندێک لە وێبسایتی تایبەت بە ژینگە هەیە و هەندێک لە وێبسایتەکانی بەشی تایبەتیان تەرخان کردووە بۆ ژینگە و لەناو ئەوانە گەرێمە پرسیاری وەکەی مەسەل بە گشتی میدیاکان گرنگی و بابەتە ژینگەکان ئەدەن بەڵام چۆن ڕۆماڵیان بابەتەکەن کە ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە بۆ نمونە ئەم ئەشکەوتەی کە بینن ئەمە راپۆرتی یەکێک لە پەیامێرەکانی ئەو کەناڵە بەڕێزەیە ئەمە ئەشکەوتێکە لە دەربەنی خان کە پێوترێت ئەشکەوتی کونە شەمشەم یان ماڵی شەمشەمە کوێرەکان ئەو پەیامێرە بەڕێزە هاتووە باڵێ ئەو راپۆرتەی کە ئامادە کردووە سەبارەت بەو ئەشکەوتە ئاماژە بەوە کات یەکەم ئەو ئەشکەوتە بۆ خۆی ماڵی شەمشەمە کوێرەکانە واتە شوێنێکی باڵێن لە دوورایە و شوێنێکی سەختی شاتەوە دوانی سەرکەوی لەسەرەوە بەڵام ئەم هاتووە لەگەڵ کۆمەڵێکی خەڵک و گەشتیاڕوویان لەو شوێنە کردووە و هاوکات ئاماژە بەوەکەن بۆ نمونە ئەم شوێنە تا ئێستا جادەیەکی بۆ ڕانەکێشراوە کە پێویستە جادەی بۆ ڕاکێشرێت هاوکاتێکی دیکە لەو کەسانە بۆ نمونە بێتە ناو ئەشکەوتەکە و پێوترێت باسی ئەوە کات کە ئەو بەردەوام دێتە ئێرە پەینی ئەم شوێنە لەگەڵ خۆیان ئەباتەوە و یەکێکە لە بەسوودترین پەینەکان بۆ بنی گوڵ و درەختەکان لە کاتێکە یەکەمیش لە زۆر ناوچەی بە هەمانە مەسەلەن دەبێت زۆر ناوچەیە بکەن ناوچەی پارێزراوی سروشتیە بەداخەوە لە کوردستانی ئێمەمان نییە بەڵام لە زۆر وڵاتە هەندێک ناوچەی پارێزراوە یعنی هیچ کەسێک یان هیچ ئۆتۆمبیلێک یان هیچ ڕێگەیەکی تایبەت بۆی نییە بچێتە ئەو شوێنە کەسەکانی بۆیان نیە سەردانی ئەو شوێنە بکەن بەڵام بەداخەوە ئەوە یەکێک لەو لایەنانی کە کاریگەری خراپی لەسەر ژیانی ئەوان هەبووە لە دوای ئەوەشەوە بە چەندین گروپی گەشتیاری سەردانی ئەو ئەشکەوتیان کرد کە ئەمە جۆرێک لە ڕۆڵبینینی خراپی میدیایە بۆ بابەتە ژینگە زۆر جار ئەمە لە میدیاکانە ئابینی بۆ نمونە ئەمە یەکێک لەو راپۆرتانی کە هەیە لە خەلیفان ماڵباتێک گورگ بەخێوەکەن و لە خەلیفان مناڵێکی 3 ساڵ یاری لەگەڵ گورگێک دەکا کە هەم لە وێبسایتەکە وەرم گرتووە هەم لەسەر بابەتیەوە دەبن یەکەم شتیان گورگ بۆ خۆی گیانەوەیەکی کێویە و ژیانی ئەو لە ناو سروشتایە بە هیچ جۆرێک ناوێت ئەم گورگە ژیانی داوەڕێت لە سروشتەوە بۆ ناو باڵێ شارستانێتی مرۆڤەکان یاخود ناو شارەکان لە کاتێکا میدیای دێت بۆ نمونە ئەم بابەتە ئەخاتە ڕوو هیچ ئاماژەیەک بەوە ناکات کە ئەمە کارێکی خراپە وەمە داڕێنگە ماژەڵێ لە ناو سروشتە بوو بۆ نمونە مەسەلەن چالاکوانێکی ژینگەی یان کەسێکی پسپۆڕ لە بواری گیانەوەری کێوی وەربگرتایە و هاوکات ئەمە لە ناو یاساکە بەرکار و کارپێکراوەکان لە باشووری کوردستانە سزای بۆ دانراوە بێت کەسێک گورگێک مەسەلەن داوەڕێت لە سروشت یان هەر جۆرە گیانەوەرێکی دیکە لە سروشتەوە دابڕێت ئایا ماڵی بکات یاخود بۆ نەکڕین و فرۆشتنی پێوە کاتە زۆر کات ئەو دواتر کڕین و فرۆشتنی پێوە بکرێتەوە بۆچیان لەوەش ئەگەر ببینن ئەو ڤیدۆیە تەنام وێنەی و بەشەیم گرتووە ئەو گورگە خەپی گرتووە بە باڵی ئەو مناڵە یعنی ئەکرێت بێ بە هۆکاری مەترسی لەسەر ژیانی ئەو مناڵە یاخود هەر کەسێکی دیکە کە لەناو خێزانە هەبێت وابەتی دیگەش زۆرن مەسەلەن یەکێک لەو کەسانە شانازی بۆەوە کاتە دوو بەشکە گورگی لە بەشکەیەوە هێنا و بە خێوی کردووە و ئێستاوانە گەورە بوون و هیچ مەترسێک لەسەر ژیان